بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی خۆشەویست سڵاوی خوای گەورەتان لێبێ تاعەت و عیبادەت و پەرستشەکانتان قبوڵ و وەرگیراو بن. خۆشحاڵم ئەمڕۆژ لە ڕۆژی هەینیدا لە بەرنامەیەکی تر و لاڵقەیەکی تری بەرنامەی بەفەڕ بە خزمەتیەوەی عەزیز و خۆشەویست دەگەمەوە. سپاس و ستایشی خوای گەورەکەم لەسەر تەواوی بەخش و نیعمەتەکانی کە بە ئێمەی مرۆڤی بەخشیوە. درود و سڵاو و میهرەبانی خوا بڕژێ بەسەر گیانی پاکی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم و سڵاو و ڕێز و حورمەتیش بۆ ئێوەی عەزیز و خۆشەویست. تەوەری ئەمڕۆی بەرنامەکەم قسەکردنە لەسەر گشتگیری قورئانی پیرۆز و یەکانگیری لەگەڵ سەردەمە و گونجانی لەگەڵ واقعە. قورئانی پیرۆز کە بە درێژایی 14-15 سەدە بەر لە ئێستادا بەزیوە دەتوانێت ببێتە وەڵامگۆی پرسیار و گومان و ڕەخنە و داواکاریەکانی مرۆڤی ئەم سەردەمە یاخودنا. بێگومان بە درێژایی مێژوو قورئانی پیرۆز تەحەدایەکی زۆری کردووە کە دەتوانێت دەستور و بەرنامەیەکی گشتگیری مرۆڤەکان بێ و یاسا و دەستورێ بە بۆ مرۆڤەکان لە هەموو چەرخ و زەمانێکاوە تا زانست و تەکنۆلۆژیاش پێشتر بکەون. قورئانی پیرۆز زیاتر ڕەنگ دەداتەوە و کاریگەری خۆی دەسەلمێنێ. بۆ قسەکردنی زیاتر لەسەرم تەوەرە گرنگە و کاریگەری قورئان لە ژیانی ڕۆژانەماندا میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەفان شێخ ستێق سەرگەتی زانای ئاینیم کردووە. مامۆستاگیان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. زۆر بەخێر بێ. مامۆستا کە باز لە گشتگیری قورئان دەکەین، ئایا قورئان گشتگیرە؟ چۆن گشتگیرەوە؟ ئایا هەموو لایەنەکانی ژیانی گرتووەتەوە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. إمش رسول الله من بو جنابتو زۆر سپاس. بینەران و بیسەرانی پەیام هەیە ئومێدەوارین لەو چەند خولەکەی لە خزمەت جەنابت و بینەرانی پەیام داین ئەو بابەتە هیچ نەبێت چەند خاڵێک باسکەین و چەند شتێکی ئەوتۆ باسکەین کە ئیتر ئەگەر بینەر و بیسەر بیە بتوانێم بە دوای ئەو شتاندا بکەڕم. طبعا یەکێک لەو خاڵە جەوهەریانە ئەوەیە کە زانایان کاتێک باس لە وحی و نیگا دەکەن بۆ پێغەمبەران عەلەیهیم الصەڵات وەسسەلام لە نوحەوە هەتا محەممەد صلی الله عليه وسلم کە نوح یەکەمین ڕەسوولە لەسەر زەویە کە پەیامی بۆ هاتبێت تا دەکاتە محەممەد صلی الله عليه وسلم کە دواهێنی ڕەسوول و ئەنبیایش. دەڵێن چۆن ئینسان لە قۆناغی مناڵیەوە وردە وردە کەشەکە تا ئەبێتە کامل بووین. دەڵێن ژیان لە نوح پێغەمبەر عەلەیهی السەلام کە دەستی پێ کردووە وەکو چۆن سەرەتای ژیانی مناڵی دەست پێەکە هەتا گەشتۆتە محەممەد صلی الله علیه وسلم ئیتر مرۆڤایەتی کامل بوو. لە کاملبوونی مرۆڤایەتیە پێویستی بەوە بووە کە پەیامێک بێت، پەیامێک سنووری زەمان و مەکان و شەخص ببەزێن. هەچی پەیامی پێش پێغەمبەرە صلی الله علیه وسلم یا پەیامی مەکانێکی دیاریکراو بوون یا بۆ خەڵکێکی دیاریکراو بووە یا بۆ زەمانێکی دیاریکراو بوو. لەگەڵ کۆتا هاتنی پێغەمبەرەکەی عەلەیهی السەڵات وەسسەلام یا لەگەڵ دوعاکردنی پێغەمبەرەکەی کە ئومەتەکەی ئەوەی کە بڕوای نێهێنا و خوای گەورە لە ناوی بردوێتر پەیامی ئەو پێغەمبەرش کۆتایی پێ هاتووە کەواتە پەیامی محەممەد صلی الله عليه وسلم کە پەیامێکە لە کامڵبوون و ڕشدی مرۆڤایەتیە هاتووە کەیتر مرۆڤایەتی گەشتوۆتە دەرەجەی کەمال و ڕشد. ئەلەم دەرەجەی کەمال و ڕشدە کەوا پەیامی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە، ئەم پەیامە ئیتر دواهەمین پەیامیشە کە بێتە سەرزەوی کەواتە دەبێ ئەم پەیامە پەیامێک بێ کە بتوانێ وەڵامی هەموو ئەگەرێک بداتەوە هەتا قیامەت دێ. هی هەموو کەس بە زمان و ڕەگەز و نەتەوەی جیاوازەوە کە بتوانێ وەڵامی هەموویان وەکێک بداتەوە. ئەبێ پەیامێک بێ کە ئەم پەیامە چۆن کەسێک کە شوانێکی نەخوێندەوار بێ بیخوێنێتەوە ئیستیفادەی لێ بکا، بێ زانایەکیش بیخوێنێتەوە ئیستیفادەی لێ بکە. کەواتە خاوەنی ئەم پەیامە کە خوای گەورەیە لەگەڵ ناردنی ئەم پەیامی کەوا بۆ بەشەریەتی ناردووە هەموو شتێکی پێویستی ژیانی مرۆڤایەتی لەو کاتێک کە هاتووە کە کابرایەکی عەرەب مەسەلەن کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا فەرمێ مەرەجە البەحرەینی یەلتەقیان بەینەهوما بەرزەخ لا یەبغیان، یا کە باسی ئیمان و کوفرەکە کە باسی کافرەکە فەرمێ کەئەنەما یەصەعەدو ئیلە السەما. یعنی پێچێ کابرایەک لەو سەردەمە عەرەبێک کە من خوێند بێتەوە
زۆر مەغزا و مەفهومی ئەم ئاەتە تێنەگەشت بێ تێگەشتووە معناکەی چیە بەس پێچێت لە دنیایەکی واقع ئەوەی نەبینی بێ کاتە لەو کاتە بێ بەشی خۆی ئیسیفادەی لێ کردبێ بۆی دینداری پێ بکە بۆ قیامەتی ئەبێت تا قیامەتیش خەڵک ئیسیفادەی لێ بکە بۆی دینداری پێ بکە بۆ قیامەت کاتە لە قورئان کە کەلامی خوایە خالقی هەموو بەشەریەتە کە خوای گەورە خۆی عالمە بەوەی کەوا لە دنیا چی ڕوئەدا چی ئەگوزارێت چی ناگوزارێت لە علمی خوادا هەموو شتێک کۆتایی پێ هاتووە کاتە بێ پەیامی خوای گەورە کە کۆتا پەیامە هاتووە بۆ کۆتا پێغەمبەر بۆ کۆتا ئومەت کە لەسەر زەوی ئاوادان کاتۆی تر دوای ئەو ژیانێکی تر دەست پێەکە کاتە دەبێ قورئان پاسخگوو وەڵام دەرەوەی هەموو ئەگەرێک بێ کە یێتە پێشەوە مۆسە لەوەی خەڵکێ بپرسێ ئەوە تا ئێستا دنیا بەرەو پێشکەوتن و بەرەو لووتکە ڕوا و ئەو وڵاتانش کە پێشڕەوی سەرمایەداری و تەکنەلۆژیا و داهێنان و داهێنانی چەکە ئەتۆمیە پێشکەوتەکانن بە جۆرێ لە جۆرەکان پێویستیان بە قورئان نەبووە و پێویستیشیان بە وەڵامی قورئان نەبووە چۆن بۆ نمونە بەسمێ ئایا ئەمان چۆن سوودیان لە قورئان و گشتگیری قورئان وەرگرتووە جا قسەکە چییە چۆن مامۆستایەک جارێ وتی لە مەجلیسێکە ئەم بابەتم باس کرد وتم هەر پرسیارێک تێبی کە قورئان وەڵامی تایە چی پرسیار تێبی کە نەفەرێ وتی مامۆستا من یەک پرسیاری سادەم هەیە وتم چییە وتی مامۆستا فەردەیە ئار چەند نانی تایە مامۆستاش تەلەفۆنێکی بکرد بۆ کابرایەکی نانەوە وتی فەردەیە ئار چەند نانی تایە تەڵەبان کابرای نانەوەش وەڵامێکی یایەوە ئەویش وەڵامەکەی دایەوە بوو پرسیار کردن کابراوتی مامۆستا من ئەم وەڵامم لە قورئانەکەدا ئەویست نەک لە کابرای نانەوە ئەویشتی کاکی منەوە تۆ نەخوێندەواری من هەر بە قورئان وەڵام مایتەوە وتی جا خۆ تۆ کابراکەی قورئان وتی آخر خوای گەورە فەرمێ فەسئەلوا ئەهلە الذیکر ئین کنتم لا تعلمون ئەگەر شتێک هاتە پێشەوە ئێوە نەتانزانین پرسیار لەوانە بکەن کە دەزانن کاتە هەرمەش ڕێنمایی قورئانم کە من چۆن بژیم ژیانی من چۆن بێ من نازانم چۆن بژیم بەس تۆ تەجروبەیەکت لە ژیان هەیە چۆن کتێب بخوێنمەوە وەکو مسڵمانێک پرسیار لە تۆ بکەم پرسیار لێ بکەم بڵێ باش مامۆستا تۆ ئیدعای ئەوە بکەی بڵێ قورئان هەموو شتێکی تایە باشە من چۆن دیراسی قورئان بکەم چۆن کتێبێک بخوێنمەوە چۆن فێری زانستێک بم من ئەڵێم قورئان پێم ئەڵێم بڕۆ لەو کەسە بپرسە کە تەجروبەی هەیە کە ئەزانێ بۆی فێرت کە کاتە ئەو دنیا پێشکەوتووە ئەو دنیا علمی کە هەیە یەکەم هەمومانەمە ئەزانین هەچی زانست و تەکنۆلۆژیایە هەچی ئیبداع و داهێنان هەیە هەمووی خوای گەورە کەرەستەکانی لەسەر زەویا بڕیارداوە کە هەبێ ئەسڵن هەر زۆریشی ماوە ئەم داهێنانی ئێستا بگەنە داهێنانی پێش پێغەمبەری خۆمان عەلەیهی سەڵات وەسەلام لە ڕووی طب و پزیشکیەوە ئەوەی لە سەردەمی عیسا پێغەمبەر عەلەیهی سەلام هەبووە تەنها ئەوەیان نەتوانیوە مردوو زیندووکەنەوە بۆیە گەورەترین موعجزەی عیسا پێغەمبەر چییە عەلەیهی سەلام ئەوەیە کەوایەت من مردوو زیندووەکەم کاتە زانستی پزیشکی و تەبابەت لە سەردەمی عیسا زۆر زۆر پێشکەوتوو بوو هەموو زانستەکان ئەوەی کە ئێستا مەسەڵەن ئێستا لە سەردەمی داود پێغەمبەر یەکێ لە موعجزەی داود پێغەمبەر چی خوای گەورە فەرمووە وەئەلەننا لەهو الحەدید یعنی بە هیچ هۆکار و سەبەبێک داود پێغەمبەر عەلەیهی سەلام ئاسنی ئەوا گرتووەکو چۆن تۆ ئەم وەرەقەی ئاوا بگری یا کلێنسێک لەدەست ئاوای لێ کردو کاتە ئەو کاتە پیشەسازی و سەناعەت لە سەردەمی داود پێغەمبەرە زۆر پێشکەوتوو بوو بۆی ئەبێ موعجزەی ئەم شتێک بێ لەوەی ئەوان زیاتر بێ کاتە هەچی پێشکەوتن تەکنۆلۆژیای ئێستا هەیە پێچێت لە زۆر بوارە لە سەردەمی پێش پێغەمبەر سەڵسەلام هەر هەبووە بەڵام سەردەمێک هاتووە کە خەڵک تووشی جەهالەت و نەخوێندن و نەخوێندنەوە و خوێندەواری تووشی ئەو گرفت و ئاستەنگانە بووە نەیتوانیوە پێشکەوێت کاتە قورئان ئەوەی بمانەوێتیایەتی بەس ڕۆژێک دەوێت یەکێک پرسیار لە من کا نەیزانم ئەوە منم نایزانم نەکەوەی قورئان جوابی نەداتەوە کاتێککە قورئان پەیام و دەستوری خوایە بۆ بەشێک لە مرۆڤەکان ئەوانەی کە پەیڕەوی لێەکەن چ پێویستەکە بۆ نمونە قورئان دەستور و وەکوڵێ کەتەلۆکی هەموو مرۆڤایەتی بێ بۆ ئەوەی خەڵک بە ئاسوودەیی و بە برایەتی بژی قورئان یەکەم پێما ئەفەرمێ اقرأ باسم ربك الذي خلق هەمومان بخوێنین بە ناوی ئەو پەروەردگارەی بەدیهێناوی ئەگەر هەمومان لەم خاڵەوە سەرەتای خوێندمان لێرەوە دەست پێ بکەین هەرگیز کێشە دروست نابێت ئەو علم و تەکنۆلۆژیای ئێستا پێشکەوتووە بۆ کۆمەڵێک لە وڵاتانی دنیا بۆتە چی بۆتە بەڵاو نەهامەتی بەسەر بە ناوی خوا دەست پێ نەکراوە داهێنانێکەکە
ئومەتێکی پێ لە ناو دەبا بەڵام ئەگەر داهێنەکە بە ناوی خواوە بێ هەچی خوا ڕەوای نەبینی بێ ئەو ناتوانێت زەربدا لە خەڵکی کەواتە ئەم قورئانە بۆ ئەڵین بەرنامەی ژیان بێ چونکە هەچی تۆ بتەوێت لە ژیاندا ژیانت ئاسوودە دەکەم یعنی مرۆڤایەتیە کاتە یەک خەت یەک نەهەج یەک ڕێباز چۆن عایلەیەک من هەرگیز ئەگەر هەست بە مەسئولیت بکەم لەسەر گرانە من پارویەکی زیاتر لە مناڵەکەم بخۆم پارویەکی زیاتر لە خێزانم بخۆم ئەگەر ئێمەش ئینطلاقمان لەم ئایەتەوە دەست پێ کرد لەم عیلمەوە دەست پێ کرد ئەو کات هەرگیز ناتوانین زیان بە کەسی تر بگەین لە دنیای مۆدێرن و پێشکەوتندا ئەوانی کە زۆر زۆر عالمن ئەوانە زۆرتر دەگەڕێنەوە بۆ لای خوای گەورە بڕۆ لەو کتێبانە بیخوێنەرەوە کە باسی مسلمان بوونی ئەوانەکە کێ زۆر شتی بینی وحیدەدین خان لە ساڵی هەشتاکانە زۆر بیرم نییە خوێنەوە بەس باسە کاڵە جارێکیان چمە لەندەن بە ناو شاری لەندەنا دەگەڕام سێرکو کابرایەک وەستاوە باران بەخوڕیە چەتری شپی هەڵی نەیەوە ئەڵێم وتم دەستێکم لێ ئاوا بۆش خۆی وتم چەترەکەت هەڵکە ترداوەتی کەوتی نەقسە وتم بۆ چەتر هەڵ ناکەی وتی وەڵای من شەو بە تەلسکۆپ سەیری ئاسمانم کردووە ئێستا بیرم لەو ئاسمانە کردەوە کە شەو بینیمە چۆن بوو چووینە ماڵەوە وتی هەندێک قسەمان کرد دوای باسی قورئانم کرد کە قورئان چۆن باسی ئاسمانەکە وزينا السماء الدنيا بمصابيح وجعلناها رجوما للشياطين الله هەندێک شتم پێ وتی ئەمە لە کوێ باس کراوە وتم ئەمە لە قورئانی ئێمە باس کراوە قورئانی ئێوە چی وتی پێمە وتی دوای مسلمان بوو یعنی ئەوەی کە ئەهلی علم بێ وەکو ڕۆجیە گارودی وەکو ئەو دکتۆرێکە لە ماوە داخوازی ناخی بێ چونکو زۆر جار چۆن ئەمە شتێکی مسلمە چۆن من برسیمە بێ نانەخۆم ڕوحیشم برسیە بێ کێ هەست بە برسێتی ڕوحەکە کەسێک کەوا لەگەڵ ڕوحی یابژی کەسێک کە لەگەڵ جستە و مادە یابژی هەرگیز هەست بە برسێتی ڕوحی ناکە لەورە پێی وایە پێویستی بە قورئان نی لە تازەترین ڕاپرسی کە کراوە ڕێکخراوەکە پێم وایە لە 150 وڵات ئۆفیسی هەیە و مەرکەزی هەیە ئەڵێ لە 183 خەڵکی هەموو دنیا باوەڕی بە دین هەیە تر هەر دینێکە بێ باوەڕی بە دینێک هەیە یعنی کەمترین نسبەت هەیە کەوا هەر لە خۆیەوە بژی نەزانێ بۆ بژی کەواتە ئەم قورئانە پێویستی ژیانی هەموو بەشەریەتی تایە چونکە بۆ هەموو مرۆڤایەتی هاتووە مەسەڵەن ئەگەر تەورات و ئینجیل تەنها بۆ قەومێک هاتمن سوحف و زەبور ئەو پەیامانەی پێشەمە تەنها بۆ پێغەمبەر و مەکان و زەمانێک هاتمن ئەکرێ بڵین ئەوانە تەنها تایبەتمەندی ئەو خەڵکی هەڵگرتبن بەس خۆ قورئان بڕیار نییە نە بۆ عەرەب بێ نە بۆ قوڕەیش بێ نە بۆ مەککە بێ نە بۆ قەرنی 6 میلادی بێ کەواتە کە من وەکو مسلمانە پێویستم پێیەتی ئەگەر کابرایەکی ئەوروپیش بێنی ئەم قورئانی بیخینە بەردەمی بەعەقڵ بیخوێنێتەوە خۆی تەسلیمەکە سەدەها ئێمە نمونەمان هەیە لەسەرەوەی کە خەڵک هەموو شێمەی خوێندوەتەوە هەموو شێمەزان کە خەڵک لە ئەوروپا تا عالم بێ لە خوا زیاتر نزیکە بێتەوە چونکو ڕاستیەکان بە چای خۆی بینێ بە چای خۆی بینێ اینجا لە قورئانیشە بیخوێنێتەوە قورئان دەها ئاەتی ئیعجازی علمی تایە دەها بابەتی تایە کە ئەسڵەن لە عەسری تەکنۆلۆژیا و پێشکەوتنە ئەو ڕاستیان دەرکەوت لە بابی کۆرپە لە زانیدا کۆرپە لە ناسی ئەو قورئان کە باسەکە مەراحلی خەڵقی ئینسان لەکوێوە دەست پێکات داوێت تا سۆنر و ئەوان نهات خۆ خەڵک نەیەزانین ئەمە چی بۆی ئەڵێ لە ئیسپانیا لە کۆڕێکی گەورەی زانستیە دکتۆرێک وتی من داهێنانێکم کردووە ئەبێ بەنای خۆمەوە تۆمار بکرێم داهێنانەکەشەوەی وتی من لە ڕێز سۆنەر و متابعەوە بۆم دەرکەوتووە ئینسان لە چکی دایکە یەکەم ئێسخانە دوای ئێسخانەکە اینجا گۆشتی بەسەرا کرد ئەڵێ نەفەرێکی مسلمانی لێ وتی ئەوە داهێنان نیە تۆش دزیوتە وتی چۆن وتی ئێمە قورئانێکمان هەیە فەرمێ فەکەسەونە العظامە لەحمە وتی ئەوە لەکوێ باسی ئەوەکە وتی ئێمە 14 قەڕن لەمەوە بەر ئەو قورئانە ئێمە باسی ئەوەکە بەس کێشەکە یەک شتە لێرە زۆر جا خەڵک هەڵێ ئەم خەڵکە ئەم مسلمانانە تا داهێنانەکە نەکرێ باسی قورئانەکە ناکەن یعنی وەکو بڵێم ئەڵێ ئەوروپاکەواتە ئێمە چ پێویستمان بەوەیە زانایەکی ئەوروپی داهێنانێ بکە بڵێن قورئانەکە ئێمە ژوای بووتوە لە کاتێکا قورئان قسەکە لەسەر ئەمەیە
پێویستمان بەوە بەسمە ئێمە هەر شانازی بە قورانی خۆمانەوەکەن عیلمی سەرمێنیانەی سەرمێنێ ئەوە ئەرکی عیلمە بداتە پاڵ ئاین خەڵکێک دەیەوێ خەڵکێک هەیە چونکە خۆ هەمووی خوای گەورەکە باسی حوار و پەیوینەکاوە لەگەڵ بەرامبەرە خوای گەورە فەرمێ ادعو إلى سبيل بالحكمة والموعظة الحسنة وجادل بالتي أحسن يعني ئەمەی کە تۆ لەگەڵ بەرامبەرتایە خەڵکێک هەیە بە دوو کەلیمە قسە تێگە خەڵکێک هەیە معجەبی خەڵکی ترە ئەگەر خەڵکی تر نەڵێ ئیسلامەکەی تۆ ڕاستە شوێنی ناکەوێت ئەگەر خۆم ئێمە وەکو خۆمان پێویستمان پێی نیم کێشەکە لێرەوە دروستە بێ لە کاتێکا کە ئومەتی ئیسلامی خاوەنی علم و پێشکەوتنن ئەوروپا مەلیکەی نەمسا پاشای نەمسا کوڕەکەی خۆی دەنێرن لە بەغا بۆی بخوێن سعاتێک لە بەغا دروستەکرێی بن ئەوروپا دوایی کە عەتەلی تێکەوێت نازان چای وازان جنۆکێ لێم ساعتە بە جنۆکەی ئیشەکە جوکۆڵێت دەقە ژمارەکەی ئەسپ سوارێک بوو ئەوە دەسوڕایەوە وەستا وتی بیبەنەوە بۆ بەغا باچای کاتەوە کاتێ ئومەتی ئێمە ئیخوان مستەفا هەبوون لە بەسڕە ئەڵێ ئەم جەماعەتە باسی چیەکەن باسی عالەمی زەڕەیان کردووە کە لە ناوکو پرۆتۆن و نیۆترۆن پێکاتوە لەو سەردەما ئاماژیان پێ کردووە کە عالەمێکێ شتێکێ لە کەونا شتێکی ئەمەی پێوترێ بەس ئەوان مەجای ئەویان نەبووە یا شتیان ئەوەندە بەردەست نەبووە کە بێن چی بکەن بێن ئیبداعەکە بخەنە کۆتایی ئەوەی کەوا پێشکەوتنی ئەوروپای ئەمڕۆ هەمووی شارستانیەتەکەی هی ئێمەیە پێشکەوتنەکەی ئێمێ بەس ئێمە لە سەردەمێک هەر خەتای ئەوانیش بوو ئێمەیان مەشغوڵ و چۆن ئێستا عالەمی ئیسلامی مەشغوڵی چییە مەشغوڵی خواردنە شەڕە لەسەر ئاو شەڕە لەسەر هەموو شتێکەکرێ لە عالەمی ئیسلامیە بۆی نان پەردەشێ بەسەر علمەوە هەموو داهێنەکانی ئەوانە ئەگینا ئەگەر ئێمە بچیم زانین قورآن یەکەمایەتی قورآن فەرمێ ئیقرا بخوێنە کاتە ئەگەر ئومەتی ئیسلامی هەمووی خەریکی خوێندن بێ هەچی داهێنانە ئەم ئەیکا نەکەوەیکە بڕۆ هەچی کتێبی دنیای بیخێنەوە بزان داهێنانە گرنگەکان لە لاشەی مرۆڤ و کەونە بزان کێ داهێنا هەمووی زانا مسلمانەکە ئیبن خەلدون ئیبن سینا ئیبن ڕۆژدا علمی هەر حوجرەی خۆمان علمێک پێیانتە ئوستورلاب کتێبێک بوو کتێبێکی بیرکاریە فەلەکناسی خوێنراوە لە علمی حوجرەی ئێمە ئوستورلاب کتێبێکم ئەگەر بیبینی بەدەست کێشاویان چۆن ئێستا بۆ کۆمپیوتەر ئەو خەتی بەیانی ئەوانە مامۆستایەکمانەوە بە ڕەحمەت بن لای ئەو ئیجازەم وەرگرت ئەوت من ئێستا بەم کتێبەی بەم علمەی کە ئێمە خوێندومانە ئەڵێ لە هەموو پایتەختانی دنیا ئازام سەعات چەند بانگی نیوە ڕۆعەسر مەغریبی شار بەبێ مراجعە بکەن بە هیچ شتێ کاتێک کە علم بەدەستی ئێمە و کاتێک ئێمە مراجعەمان بە قورئان دەکرد لەگەڵ قورئانە دەژیان ئاوا بووین تۆ سیر کە لە قورئانە خوای گەورەم لە سێ شوێنە باسی چیەکە باسی ڕێکردنەکە وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا ولا تمشي في الأرض مرحا واقصد في مشيك قورئانێک بێت تەنزیمی ڕێکردنمان بکات مناڵێکە پێڕەوگە بوو هەر ئاسانی ئەتوانێت ڕێ بکە بەس ئەم قورئانە هاتۆ تەنزیمی ڕێکردنمانەکات چۆن بچی بەڕێوە باش دەکرێم قورئانێک ڕێکردنێکی سادەی ئاوا تەنزیم کرد بێ لایەنە گەورەکانی ژیان جەمسەرە گرنگەکانی ژیانی ئێمال کرد بێ بەس بۆ ئێمەی ئەهلی ئیسلام ناتوانین ئەو حەقیقەتە علمیانە ببینین ناتوانین ئەو ڕاستی زانستیانە ببینین بۆ ناتوانین لەبەرەوەی ئێمە ئیهمالمان کردو من بە نەفەرێک گەشتم لە مەجلیسێکا دانیشت بوون دکتۆرە لە کەنەدایە ئەیوت نزیکەی 1000 عالمی گەورە کۆبوونەتەوە بۆی بیسەلمێنن کەون بە سودفە دروست بوو بەڵێ ئەمە قسەی ئەوە گەرمە وتی هاتوین زەڕاتمان کۆ کردوێتەوە وەکو بڵێ وەکو تۆپێکمان کۆ کردوێتەوە وتی یەک قووەتێکی لێزەرێکی زۆر بە قووەتمان لێدا وتی هەر هەمووی وەکو یەک تەقیوەتە وەکو یەک بەش بوو وتم بەس من یەک پرسیار لە تۆکەم یعنی ئەڵێ کۆل بۆی بیسەلمن کە خوانی نەعوذ بالله وتم بەس یەک پرسیار لە تۆکەم وتم ئەو زەڕەیە کۆیان کردەوە هی کێ بوو کێ ئەوەی دروست کرد کەواتە کێشەکە ئێمەین کە ناتوانین لەگەڵ قورئانە وەکو واقعێکی علمی بژین برادێکی خەڵکی سلێمانی جارێک لە لەندەن وتی ئەگەڕا وتی زۆر بێتاقەت بووم ئەمە باسی ساڵی هەشتاکان و کۆتایی هەفتاکان سەرەتای هەشتاکان ئەوە چوومە کتێبخانەیەکەوە زۆر گەورە بوو ئەڵێ وتم کتێبێکم بەرێ تر هیچ نەخوێنم تااقەتم زۆر بخوێنم بەس کتێبێک هەموو شتێکی تیا وتی پێژەیەکی را چوە سەرەوە ئەوە کتێبێکی نەوای لێ کرد ئەوام کرد سێرەکەم قورئانە ئەڵێتم بابگە ئەمە لای خۆمان زۆر
ئەڵێوتی کاکی گیان لای ئێوە وەرەقەکانی زۆرە عیلمەکەی نی جوان یعنی ئەوەیە بۆچی من پێویستم بەوەیە کە قسەی عالمێک بێنم کە بیسەلمێنم ئەم قورئانە ئاەتەکەی خواوایە خەڵکێکمان هەیە وەکو چۆن بڵێ مێشکی چۆتە سەر خەتێک کەوا خەتی شخصێکە نەچۆتە سەر ئەو خەتێک کەوا قەناعەت بۆچی خەڵکێک هەیە لە ئێستادا بێجگە لەوەی کە گومان و ڕەخنە و گلەیەکی زۆر لە قورئان ئەگرێ پێی وایە قورئان مادەم 14-15 سەدە بەر لە ئێستا دابەزیوە بۆ ئەم سەردەمە ناشێ بە کەڵکی ئەم سەردەمە نایە وەڵامگۆی ئەم سەردەمە نییە مەبەستمەوەی بڵێ کە قورئان هیچ سەردەمێکی هیچ سەردەمی زێڕینی پێغەمبەری خوا بووە صلی الله علیه وسلم کاروبار و ڕێخستنی ئەو کۆمەڵگەی لە ئەستۆ بووە بۆ ئەم سەردەمەی ئێمە پێویستە بگەڕین بە دوای یاسا و دەستور و بەرنامەیەکی دیکە ئەم وەسفە بۆ قورئان وەسفێکی دروستە کێشەکە لەوەدایە ئەم کەسەی کە ڕەخنە ئەگرێ نازانە قورئان بخوێنێتەوە نازانین بیخوێنێتەوە چا کەسێ نەیزانی بخوێنێتەوە ئەوێ لە چی تێبکە کێشەکە لێرەوە دەست پێەکە ئەو خەڵکی کەوا ڕەخنە لە قورئان ئەگرن ئەو خەڵکی دەڵێ قورئان بۆ زەمانێکە بۆ ئومەتێکە بۆ عەشرەتێکە بۆ کاتێکە بۆ چییە بۆ چییە کێشەکە لەوەدایە هەر یەکەم نازانە قورئان بخوێنێتەوە دووەمیش ئەم قورئانەی هەر نەخوێندۆتەوە هەروە تێگەشتووە کە ئەم قورئانە 15 سەدە لەمەوبەر کە دابەزیوەی ترتەوە بەس تۆ وەرە حقایقی ئەم قورئانە بخوێنەوە ئێمە دکتۆر عەبدولمەجید زەندانی بەڕەحمەت یعنی هەندێک کتێبی خوێندۆتەوە ئەڵێ لە کەنەدا 100 کەسی زۆر پسپۆری دنیا دانیشتبوون هەندێک بابەتی علمی لە قورئانە بۆ باسکوت پیان سیر بوو ئەمە چۆن لە قورئان شتی وایە ئەم کەسەی ڕەخنەکە ئەگرێ یەکەم خوای گەورەی بە نەناسیوە چونکە خوا بناسێ یعنی دەکرێت خوای گەورە بفەرمێ ئەمە کۆتا پێغەمبەرە کۆتا پەیام بۆ سەر زەوی ئەبێ خەڵک پەیڕەوی و لەو بکە وەڵا سەردەمێک بێ ئەم قورئانە بە خەڵکی ئەمڕۆ نەیە ئەمە یەکەم دووەم ئەم کەسە خۆی لە جەهلی مڕەکەب ئاژی بۆچی لە جەهلی مڕەکەب ئاژی چونکە مەسەن لە خوێندەوارە ئەترافی ناکا کە نە خوێندەوارە ئەگینا ئەمەی کە ئەرزی جەنابتم کرد ئەو عالمان لە ئەوروپا خەڵکە تا عالم بێ زیاتر بەرەو دینی خوا دێتەوە معنای چییە معنای ئەوەیە ئەم قورئانە ئەوەندە علمی تایە کە هەتا دنیا ژیان بەردەوامی خەڵک سەرسام بێ زۆر جار لە بابەتێکا قسە ئەکرێ مەسەلەن هەر نمونە لەسەر ماڵێ مافی ئافرەت ئیسلام نەیاوە ئیسلام ئافرەتی چی کردووە کۆت کردو من هەموو جارە ئەڵێم ئەگەر وایە ئافرەت لە ئیسلامدا ناو زیندانێکایە پێم سێرە خەڵکی ئەوروپا لەو هەموو ئازادی و خۆی خات ناو زیندانی ئیسلام موسڵمانە ئەگەر قورئان هیچی تیا نەبێ ئەوەی ئەو باسیەکە کە قورئان بۆ زەمانێک هاتووە تازە وەکو چۆن ئەڵێن سەردەمی خەڵکی سواری و حشتر بوو خەڵکی چی بوو ئەوەی نەبینیوە ئەگەر قورئان تەنها بۆ ئەو زەمانە هاتبێ بۆچی خەڵک هەتا عالم بێ هەتا زانای بێ هەتا دانا بێ هەتا ژیرتر بێ تەبعیەت لەو قورئانەکە یعنی ئەم کە عەرەبیەکەش نازانێ زاناترەیە و عالمەی کەوا چەند مەرحەلە لە سەروی ئەمیشەوەی کەواتە ئەم قورئانە لە بەکاربردنی وشەشدا لە بەکاربردنی پیتە خوای گەورە لەو قورئانە ئەگەر بیخوێنیتەوە وەکو خۆی نەکۆکو ئەوەی کتێبێک مەسەڵەن من زۆر جارێ خوێنەوە وەکو کتێبەکەی خوێنەوە بەس وەکو عیلمەکە بیخوێنەرەوە لە هیچ شوێنێکە ناوەستی کەوا بڵێ ئەمە جێ ڕەخنە بێ لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەتا قیامەت خوای گەورە تەحەدا بەشەریەتەکە سوورەتێک ئاەتێک دە ئاەت وەکو ئەم قورئانە بێن زۆر داپرسن ئیعجازی قورئان لە چیایە قورئان لە چیە معجزەیە لە هەموو بوارەکانی ژیانە قورئان معجزەیە لە بەلاغەوە بیگر لە اقتصادەوە بیگر لە بابی سیاسەتەوە لە بابی عسکەریەوە لە بابی داراییەوە لە هەر بابەتێکەوە بیگری ئەم قورئانە معجزەیە شوێنێکی نییە بڵێ وەڵا ئەو تا لێ ئاگرت زۆر جار دەبینی لە سایتەکانە هەندێک خەڵکی نەخوێندەوار ئەچێ دوو ئاەتێنە ئەڵێ وەڵا ئەم دوو ئاەتە پێچەوانەی یەکن ئەم ئاەتە واڵێ ئەو واڵێ ئەم دێت چۆن ئاەتەکە تەفسیرەکە ئەڵێ ئەوە نییە خوا ئەڵێ چی فەویل للموسەلین نەعوذ بالله من قسە ئەوەکە ئەڵێ خوا ئەڵێ فەویل للموسەلین ئەوە نییە خوا ئەڵێ لا تەقرەبوا الصەلاة هاتوون کۆمەڵی خەڵکی نەخوێندەوار مێشکی کۆمەڵی خەڵکی گەنجیان بەنج کردووە بە کۆمەڵێ شتی بێبنەما یعنی هیچ بنەمایەکی زانستی نییە تۆ بچیتە توێژنەوەیەکی زانستی بەحسی علمی چۆن ئەکرد یعنی ئەمەیکەوە ئەو بەرامبەر قورئانێکە
ئافرەتێک لە ئەوروپا بڕیاریدا دکتۆرە بوو بڕیاریدا بێت ئەم قورئانە سەراپای قورئانە هەڵوەشێنێ بە خەڵکی تێگەێنە ئەم قورئانە ئەوە نیە ئێوە شوێنی کەوت خۆی ئەڵێ دوایی وتم معنای نییە من قورئانم نەبینی بێ بچم ڕخنەی لێ بگرم چووە سعود ئەڵێ وتم ئەچمە سعود لێ مەرکەزی مەکە و مەدینە لێ قورئانەکە ئەخوێنم هات 3 مانگ لەوێ دیراسی قورئانی کرد دوای 3 مانگێک سە مسلمان بوو لەوەی بێتە بەشیرێکی مەسیحی هەر بە داعیەکی ئیسلامی بۆچی چونکە قورئانی وەکو عیلم خوێند بوویەوە ئەو خەڵکی ئەمڕۆ ئەڵێ قورئان بە خەڵکی ئەمڕۆ نایە هەیە خەڵکێک لە جلی ئەهلی دین ئینشاءڵڵا کاکە چەند ئایەتێک هەیە لە قورئان بە خەڵکی ئەمڕۆ نایە بێ ڕاگیرە حکومەکەیان یا مەسن ئەڵێ چۆن قورئان ئەڵێ دەستی دەست ببڕن جا پێچەوانی بنەماکانی جارنامەی گەردوونی مافی مرۆڤ یا چۆن ئەبێ ئەوە بکرێت کە ئەوە پێچەوانی ئەوەی ئەوە بکرێت پێچەوانی ئەوەی ئەم خەڵکە دێت بەس یەک شتە خوێنێتەوە بەحسی علمی ئەوەیە تۆ بتوێت توێژینەوەی بابەتێک بکەیت لەسەر بابەتێک شتێک بنووسی ئەبێ ئەو شتێک کەوا تۆ ئەتوێ هەموو بوارەکان هەموو شتەکانی لەسەر کۆکێت و اینجا بەحسەکە دەرەچی کابرایە دێ ئەڵێ وەڵا خوا فەرمێ السارق والسارقة فاقطعوا أيديهما سێر ئەو زوڵمە بێ دەستی کابرا بمڕێ ئەو کەسە چی کردو خوا فەقیر نایە بزانم ئەم سارق و سارقەیە بەستی پێی چییە بەستی پێی کێیە بەستی پێی کێیە مەبەستی پێی دەسەڵاتەکە کێیە چۆن ئەبێ لەکوێ ئەبێ ئەمانە هەمووی ئەبێ بە یەک پاکێج هەموویان بێنی اینجا ئەزانی عەزەمەتی ئەم قورئان لە چییە هەر یەکێوتی مامۆساوە خوا ئیسلام بۆ زوڵمەکە دەستی دەست ئەبڕێ زوڵم نیە تۆ دەستی دەست ببڕی ئەو جارنامەی گەردووی مافی مرۆڤ ئەڵێ نابێ مامۆساوتی کاکە کەسێک کە چاو چەند خۆشەویستە ئەگەر تووشی سەرەتان بێت چی لێەکەی ڕێکەشتە بەردەم دکتۆری دەری بێن ئەم دەسە سەرەتانی ناو ئومەتە سەرەتانی ناو خەڵکە ئەگەر نەیبڕی تەشەنە ئەکە هەموو لاشە ئەگرێتەوە تۆ ئەمە ببڕیت ئەم چاوە دەربێنی باشێ هەموو لاشە تووشی سەرەتان بێ وەکوم سەردەمە ئەمە کابرا تێناگا لە چمکەکان ورد ناکاتەوە یاکێکی تر دروستبوونی گومانەکان لەسەر کۆمەڵ ئاەت ئەوەیە ئەم کەسە دێت دەیەوێ تەفسیر و ڕاوەی قورئان بەو شێوە بکا کە ئەو حەزی لێیەتی چونکو ئێستا مەسەڵەن خوای گەورە لە قورئانە ئەفەرمێ وعنده مفاتح الغیب لا يعلمها إلا هو ئەبێت تۆی ئەو کەلیماتانی کەوە یەکەم لە ئاەتەکە کە تۆ مەبەستت پێیەتی تەفسیریکەی کەلیمات بڵێن کەلیماتی کلیدی ئەو وشە سەرەکیانەی کەوا تۆ ئەبتەوێ جەختیان لەسەرەکەی بۆەوەی کەوا چمکێک شەرح و ڕاوەکەی بە بەرامبەر بگێن تۆ بێ یەکەم کەلیماتەکان دیاریکی مەسەڵەن غەیب تۆ تێ بزانی مەفاتیح الغەیب کلیلەکانی غەیب تەنها خوایان زانێ یەکەم زانی غەیب چییە بۆ زانینی ئەم کەلیمە ئەم وشەیە تۆ ئەبێ بگەڕێتەوە بۆ ئەو سەرچاوەی کەوا ئەو زمانی کە ئەم کەلیمەی تیا بەکاربراوە ئەم کەلیمە لە زمانی قورئانە بەچی بەکاربراوە بە زمانی کێ بەکاربراوە ئینجا بێ ڕاوەی ئەم وشەیە بکەی جاگێتە حەقیقەتێک بەس تۆ بێ هەر لە خۆتۆ تێنیشی بڵێ بابجا منەقم چییە بەسەر عەرەبەوە کێشەکە لێرەوە دروستە بێ کابراوەکو عەرز بکری نازانە بیخوێنێتەوە کە نازانێ بیخوێنێتەوە چونکو قورئان جەنابیش دەزانێت بە کەلیمە بە حەرەکە جەنە جونە جینە هەرسێکی سێ پیتن جیم و نون و تێکی بە یەک حەرەکە فەرقەکە دەی تۆ نەزانی بیخوێنیتەوە یەکەم دووەمیش بۆ ماناکانی دەبێت بگەڕێتەوە بۆ قاموسی زمانی ئەو زمانی قورئانی پێدابەزیوە کە گەڕایتەوە بۆ قاموسەکە اینجا ئەو ئاەتانی کۆی ئەو ئاەتانش کۆکەیتەوە کە لەو بابەتە هاتوون ئەگەر لە ئاەتەکانە شتت دەست نەکەوە بڵێن لە قورئانە بە مجمەلی هاتبێ بە قاعیدەیەک و بنەمایەکی گشتی هاتبێ ئەبێ بگەڕێنەوە بۆ سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر باش مامۆستا ئەقوالی عولەما ویستمەوە بپرسم کاتێککە ئێمە باز لە گشتگیری قورئانی پیرۆزەکەین ئەگەر بۆ ئەم سەردەمە پێشهاتێک ڕووداوێک پرسیارێ ڕەخنەیەک هاتە پێشەوە قورئانی پیرۆز باسی نەکرد بێ قورئانی پیرۆز ئاماژەی پێ نەدابێ ئێمە چۆن موسڵمان
وەڵامێکی دروستی پێبێ مەبەستمەوەی ئایا لە دوای قورآنی پیرۆز چیتر هەیە کە ئێمە دەتوانین وەکو ئاماژەکانی قورآن سوودی لێ ببینین. خوای گەورە فەرمووە ئەنزەلنا ئیلەیکە الذیکر لیتوبەیینە للناس ما نزل إلیهم. ئەفەرمێ محەممەد ئێمە قورئانمان ناردۆ بۆ تۆ تا ڕوون بکەیتەوە بۆ خەڵکی ئەویان بۆ دابەزیوە. تیبیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ قورئان بە دوو شێوەیە. شێوەی یەکەم ئەوەیە کە گەیاندنی بەو شێوەی لە جوبرەئیلی وەرگرتووە. ئەمە یەکێکە لە تیبیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ قورئان. تیبیانی دووەم شیکردنەوە و شیکاریکردن بۆ کۆمەڵێ دەقی مجمەلی قورئانی پیرۆز. شیکردنەوە شیکاریکردن بۆ کۆمەڵێ دەق. لێرە شتێکی هەیە پێشەوە. ئێمە کێشەیەک ئێستا هەیە خەڵک دەڵێ ئێمە بەس قورئانمان هەیە تر پێویستمان بە سوننەت نییە. کۆمەڵێک ئەڵێن کاکە ئەوەی لە قورئان هاتوێ باشە نەهاتوێ ئیش بەشتی تر ناکەین. تەنها قورئان پارێزراوە سوننەت نەپارێزراوە. کۆمەڵێک لەولاوە کۆمەڵێکی تریشەن هەچیان دەستکەوێت بەس نووسرا بوو قالە رەسوول الله صلی الله علیه وسلم ئیتر ناچم بزان ئایا ئەم قالەیە وایە یاوان نییە. هەردوو تەرەفی ئەم قەزیە هەڵەن کە تۆ بڵێ ئیتر قورئانمان بەسە ئیش بە هیچی تر ناکەین لەولاشەوە بڵێ کاکە هەرچی قالە رەسوول الله صلی الله علیه وسلم لە پێشەوە بوو ئیتر ئیش ئەم دوانە هەردوو تەرەفەکە هەڵەن. طرفی ناوەڕاست وكذلك جعلناكم أمة وسطا طرفی ناوەڕاست ئەوەیە ئێمە لە ڕاوەکردنی قورئانە خوای گەورە ئەفەرمێ ئەقیم الصلاة نوێژ بکە وآتوا الزكاة ولله على الناس حج البيت. ئەم ئاەتانی چەندین ئاەتی ترمان کە بە مجمەلی بەیانی ئەوەکە أحل الله البيع وحرم الربا. ئەم ئاەتانی کە بە مجمەلی هاتوو بە گشتی هاتوون بنەمایەکی گشتیان داناوە بۆ کۆمەڵێ بابەت چ لە عیبادەت بێ چ لە معاملات بێت چ کۆمەڵێک بابەتی ئەخلاقی و ئاکاری بێ شیکاری ئەم بابەتانە پێغەمبەر صلی الله علیه وسلم یا بە سنەتی قەولی یا بە سنەتی فعلی کردوویەتی. کەواتە ئەو کەسانی کە قورئانیان نەقڵ کردو بۆ ئێمە مەسەڵەن زۆر جاڵێم کاکەوە قورئان جیایە ئەو حەدیثە ئەمە قورئانم قورئان خوا فەرمێ إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون. خوای پارێزە ئەوتم کاک خۆر ئەو ئاەتە شار و سەحابەی نەقڵی کردو خۆمایەتە بە جیا هەموو سەردەمێک دانەبەزیوە جوبرەئیل هێنابێتی بۆ هەموو سەردەمێک ئەم ئاەتەش هەر سەحابە نەقڵی کاتە ئەم قورئانی کە خوا پاراستوویەتی بەم ئاەتە پارێزە ئەمانش سەحابەکان هێنایان بۆ ئێمە. جوبرەئیل بە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام پێغەمبەریش بە سەحابە صلی الله علیه وسلم ورضي الله عنهم تابعین دەیری تا گەشتە دەستی ئێمە. ئەوەی کەوا ئەم قورئانەی بۆ ئێمە هێنا هەمان کەسن کەوا حەدیثیشیان بۆ ئێمە هێناوە. کەواتە ئەوەی لە قورئانە بە مجمەلی هاتبێ چەند بنەمایەکی گشتی دانابێ کۆمەڵێ بنەمای گشتی ئەتوانین ئەمەش ئاوا پۆلێن بکەین کۆمەڵێ بنەمای گشتی هەن لە حەدیثە بەیان کراوە جزئیات مەسەڵەن نوێژ خوا فەرمێ نوێژکەن چۆن نوێژکەی کەی نوێژکەی لەکوێ نوێژکەی مەرجەکانی نوێژ پێش نوێژ پاش هەمووی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەیانی کردووە. خوای گەورە فەرمێ حکم بە قورئان بکەن چۆنیەتی هەڵبژاردننی حاکم و چۆنیەتی تەعینکردنی حاکم هەندێکی دراوتە عەقڵی بەشەر یعنی خوای گەورە نەهاتووە لەم قورئان پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرموودە ئیتر عەقڵی بەشەر جامید کە ئیتر وشکی کە ئیلا بێ بکێتە سەر ئەو خەتە ئیتر نابێ ئەم لا بکە نا کۆمەڵێ بابەت لە قورئانە کە بە مجمەلی هاتووە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەیانی کردو کۆمەڵێ قەواعید حتا لە سوننەشا کۆمەڵێ قەواعید هاتووە لە بابەتی مەسەڵەن حکومەتداری ئێستا حکومەت لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر جیاواز بوو لە سەردەمی خولەفای ڕاشیدینە لە خولەفای ڕاشید بەدووە کات دەسەڵاتی ئەمەوی و عەباسی و عوسمانی تا ئاگاتێرە دەسەڵات زۆر گۆڕاوە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەسەڵات هەر پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر خۆی بوو بەڵام سەیرێکی دوایەوە پێویستیان بە چییە بێ هێزێکی جێبەجێکار دەستگای دادوەری دەستگای شوڕا پەرلەمان بڵێن ئەوەی ناوێنی شوڕای پەرلەمان ئەمانە چۆن تەعینەکرن حکوومەت پێویستی بەوانەیە قورئان نەهاتووە بفەرمێ ئیلا ئەم ڕێچکە زیاتر نەیگری بەس بنەمایەکی گشتی داناوە کە تۆ لەم بنەما گشتیە لا نەدەی مهم بەڕێوەبردننی کاروباری خەڵکە چۆن بەڕێوەبردننی کاروباری خەڵکی بۆ شێوەیە کە خوای گەورە پێی ڕازی و خوای گەورە بەیانی کردووە لە قورئانە کەواتە مەسەڵەن ئێستا کۆمەڵێک لە بەیع و معاملات هاتووە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەبوو کردنی فرۆشتنی ئەلکترۆنی بۆرسە سەهامەکان باش خۆمە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەبوو لە سەردەمی مەذاهیبیشان نەبووە تەدوین نەکراوە کەواتە شەرە کۆمەڵێ بنەمای داناوە کە بەی ئاوا بکەی ئەم ئوسوولانە ڕعایەت بکە
ئیتر ئەوی تری ئەکەوێتە دەست بەشەر کاتە ئەوەی لە قورئانە بە مجمەلی هاتبێ بە گشتی هاتبێ پێغەمبەر صلی الله عليه وسلم بەیانی کردو ئەمەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەیانی کردو ئێمە دوای ئەوەی دەکەوین کەوا چی بێ صحیح و دروست بێ نەکەوەی هەرچی نووسرا و قال ڕسوڵ صلی الله عليه وسلم ئەمەشمان قەناعەتیشمان بەمەنی نابێ وابێ لەبەرەی لە سەردەمی تابعینە کاتێ عەجەمەکان هاتن و هەر کەس قسەی بەدەم پێغەمبەر صلی الله عليه وسلم کرد عولەما فەرمووی سەموا لەنا ڕیجالەکم ئەم حەدیثەت لە کێ وەرگرت کێ بۆی گەڕاندیتەوە ئەوانەی کە تۆ لێت وەرگرتوون کێ نادێ بزانن جێی متمان جێی سخن نەکەوەی هەر کەسوتی ئاوا بێ نەکەوەش کە بڵێن کاکە ناوەڵایە پێویستمان بەس بە قورئانە بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ نەکەن ڕۆژێک بێ بڵێن دانیشتن و پاڵ بنەوە لەسەر شوێنی خۆش و ئیسراحەت بڵێن ئەوەی لە قورئانە بۆ حەڵال حەڵال و لە قورئانە بۆ حەرام حەرامێتر وازی لێن ئەلا وإني أوتيت القرآن ومثله معه من قورئانە پێبەخشراوە هاوشێوەی قورئانیشی پێبەخشراوە کەواتە ئەوەی لە قورئانە شتێک پێویستمان پێی بێ وەڵامەکەی نەبێ ئێمە ئەبێ بگەڕێنەوە بۆ مەزدەری دووەمی تەشریع کە پێویسترە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە سنەتەکە یا سنەتێکی قەولیە یا سنەتێکی فعلیە یا سنەتێکی تەقریریە سنەتی تەقریری ئەوەیە سەحابەی قسەیەکی کردبێ هەڵوێستێکی وەرگرتبێ هەڵسوکەوتێکی کردبێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ئاستیا بۆچی ئێمە بە چەکی قورئانەوە یان بوونە بە هێزی قورئانەوە نەمانتوانیوە لەگەڵ ڕەوتی پێشکەوتن و داهێنان و بەرەو پێشچوونەکان بچین مەبەستمەوەیە بۆچی قورئانمان تەنها لە دەنگخۆشی و لە تەجوید و لە کۆمەڵێ شتایان بۆونە بۆ چاوەزار و زۆر جار ئافرەتێ مناڵیە بۆ قورئانیان لە پاڵسەریادا ناویان بۆونە ئێستا هەموو مزگەوتەکان بە ملیۆنەها قورئان ساڵانە چاپەکرێ و لە مزگەوتەکانە ڕەمەزان ئەخوێنرێتەوە ینی خەڵکێک ئێستا پێی وایە ئەگەر لە هەموو تەمەنیا 100 ختمەی قورئان بکە باشتر لەوەی کە بە ئاەتێک کار بکە بۆچی ئێمە نەمانتوانی بەهێز و کاریگەری و پاڵپشتی قورئانەوە لەگەڵ ڕەوتی پێشکەوتن و شارستانیەتدا بچین و بەکو جەنابیش تەفەرمووە محەممەد قوتبیش لە کتێبەکانی ئاماژەی پێکا کە ئەمە ئەوروپا لە ڕوح و کرۆکی قورئانەوە توانیوێتی بگاتە پێشکەوتنەوەی ئەمڕۆ کێشەکەوەی لەسەر نیمی سەحابەدا کە قورئان تا بەسی سەحابەکانە فەرموون کە قورئان دا بەسی پێنج ئاەت و دایەتمان وەرەگرت تا بە عەمەل نەمان کردا نەهاتنەوە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم کێشەی ئەمڕۆی ئێمە ئەوەیە وەکۆی نمونەیە کە باسم کرد کابرا لە بریتانیا وتی ئەمە هەر کتێبەکە لێ یەکێک لە زانایان ئەڵێ فەرمێ 36 ساڵ یەک جار ختم کرد لە 36 ساڵێک ختم کرد دێمە هەمانە لە شەو ڕۆژێکە لە ڕەمەزانە هەموو ڕەمەزان هەیە دە ختمەکە ئەمەیکەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی هەر کەس لە 3 ڕۆژ کەمتر قورئان بخوێنێتەوە هیچی لێ تێنەکەشتووە یعنی بێ ختم لە 3 ڕۆژ کەمتر نەیکی دێ هەیە لەوەش کەمتر ئەیکە کێشەکە لەمەدایە کاکیم کێشەکە ئێمە لەمەدایە ئێمە وشەکانی قورئان لە بەردەم مانای خوێنینەوە بەڵام جەوهەر و عیلمەکەی قورئان ناخوێنینەوە هەڵوێستە لەسەر ئاەتەکانی قورئان ناکەین ناگەڕین بە دوای ئەو عیلمی کە لە قورئانە هەیە دائیمەن چاوەڕێین لە ئەوروپا شتێک کەشف بێ بژ وڵا قورئانەکە من تایەتی بۆچی دائیمەن من چاوم لەوێ لەبەرەوەی ئەم قورئانەی من 14 سەدە لەمەوە بەر کە باسی کۆرپەلەیەکە علمی ئەجینە باسەکە باسی کردووە خەڵکی ئێمە بە زۆری لەوە نەکۆڵیوەتەوە بزانێ ئەوە چییە مەسەڵەن خوای گەورە فەرمووە کل فی فەلەکی یەسبەحون هەرچی هەیە لەناو گەردوو نامەلایەکە 500 سەدە لەمەوە بەر باسیەکە نەسەوی جێگیرە نە هەتاو جێگیرە هەمووی مەجەڕەکان یاریەکەن لەسەر دێمێکا لە علمی لای ئێمە ئەیان خوێنێت ئەیان زەوی سابتە هەتاو بە دەوری زەویدا ئەسوڕێتەوە نەک زەوی بسوڕێتەوە دێ ئاەتەکە خوای گەورە هەر بەسەر فەرمووە کل فی فەلەکین یەسبەحون فەلەکین یەسبەحون کاتە کێشەکە ئەمەیە کێشەکە ئەمەیە ئێمە ئەمانەوێ بەس قورئانەکە ڕسمەکەی لای ئێمە بێ ئەهلی کوفریش هەر ئەوەی ئەوێ لە ئێمە کە ڕسمەکەی لای ئێمە هەبێ بۆیە دائیمەن چاومان لە دروستکردنی یەک دەرزیش بێ لەوان نەخۆن بتوانین ئیدعا و داهێنانە تا چەند پەیوەندی بەوەوە هەیە کە ئێمە وەکو چاویلکەیەک لە قورئانەوە سەیری قیامەت و خواپەرستی عیبادەتمان کردواتە ئەو فەرمودانەی کە فەرمێ من ناڵێم ئەلیف لام میم هەم پیتێکە بەڵکو ئەلیف بۆ خۆی لا مەبەستمەوەیە نەمان کردوتە چاویلکێ بۆ دنیا بینی کاتێک کە خوای گەورە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەی بیلال ئەمشەو من ئاەتێکم بۆ دابەزیوە وەیل بۆ ئەو کەسەی کە ئەی خوێنێ و بیری لێ ناکاتەوە کە تەنها باسی دروستکردنی ئاسمانەکان و زەویە کە خوای گەورە بە باتیل و بێهودە دروستی نەکردوون لە سوورەتی ئالی عیمرانە مەبەستمەوەیە قورئانمان پێش داوە بەرەو قیامەت
پشتمان پێ کردوتە دنیا ئەمە تا چەندەمە کێشەکە زین چێکاکیم کێشەکە ئەوەی ئێمە نە لە دنیا تێگەشتوین لە قیامەتەکەش بە جوانی تێگەشتوین بەڕاستی یانی ئایا دنیا هیچە یا هیچ نییە ئێمەڵین دنیا هیچ نییە وان نییە ئەگەر دنیا هیچ نەبێ خوای گەورە چۆن شتی عەبەثی دروستەکە چۆنێتی ژیانی دنیاکەیە جیهانبینی شخصەکەیە دنیاکە دەگۆڕێ دنیا ئیگنە هەر دنیاە باش ئەگەر دنیا هیچ نەبێ بۆ خوای گەورە 114,000 پێغەمبەر ئەنێرێ 313 ڕەسوول ئەنێرێ بۆچی ئینێرێ ئەو پەیامانە بۆچی ئینێرێ ئەگەر دنیا هیچ نەبێ کاتە ئێمە ئەگەر بێت و لە قورئان ئاوا تێبگەین قورئان بۆ قورئان ئەفەرمێ قل سیروا فی الأرض بۆچی بگەڕێن بەسەر زەویا کاکی من هەدەفی گەڕان بەسەر زەویا چییە هەر قورئان ئەمرەکا بێ بەسەر زەویا بگەڕێ باش قورئان بۆچی باسی هەتا و مانگ و مەنازلی مانگ و باسی ئەو عیلمانەیەکا کە لە دنیادا بۆچی باسیەکە جاگەر قورئان هەر ئەوە بێ بەس بیخوێنین بۆ قیامەت بێ ئیتر دنیای پێ نەبین وانییە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام سەحابە ئەو عولەمای سەلەفی ئێمە ئەو هەموو عیلم و داهێنان و پێشکەوتنە خۆ لە قورئان زۆر لە ئێمە چاکتر تێگەشت زیاتریش لە ئێمە قورئان دەخوێندەوە کاتە کێشەکەی ئێمە ئەوەیە بەڕاستی ئێمە تەنها ڕسمی قورئانەکە ئەخوێنینەوە بۆیە بەڕاستی پێویستە ئێمە وەکو ئەهلی ئیسلام بچین بزانین ئایا ئەم قورئانە خوای گەورە بۆچی دابەزاندووە هەدەفی ناردنی قورئان چییە خۆ ئەم قورئانە خوا دای نەبەزاندووە قیامەت ئیشی پێ بکەین قیامەت جێگەی ئیشکردن نییە تەواو کە دنیا ژیان تەواو بوو تۆ ئیشتە شوێنێک نەتیجە وەرئەگری نەک لێش دەست بکەیتەوە بە ئیش کاتە ئەم قورئانە هاتەوە بۆ بەرنامەی ژیانی تۆ بێ ئەی بۆ خوا لە قورئانە باسی اقتصادەکە بۆ باسی بەیەکە بۆ باسی نیکاحەکە بۆ باسی مەسەلەی شەڕەکە شەڕ چۆن بێ ئەهلی حەرب کێیە و ئەهلی سلم کێ معاهد کێ ئەی بۆ لە قورئانە باسی پەیوەندی کۆمەڵایەتیەکانەکە بۆچی لە قورئانە سوورەتی نیسایی دابەزاندووە کە باسی زۆربەی پەیوەندی بە ژیانی کۆمەڵایەتی و ژیانی ئافرەتەوەی کەواتە ئەم قورئانی کە هاتووە ئەیەوێ پێمان بفەرمێ کە تۆ ئەبێ ژیان لەسەر ئەساسی ئەم قورئانە تەنزیم کە اینجا قیامەت بەدەستێنی دەی ژیان تەنزیمکردن لە چ بوارەکە لە هەموو بوارەکە لە کتێبی فقهی ئێمەدا ئەفەرمێ هەر علمێک موسڵمان پێویستی پێی بێ لەسەر ئومەتی ئیسلامی واجبە ئەبێ فێری بێ ئەگەر فێر نەبێ ئومەت هەمووی گوناهبارە بێ دەخۆ قورئان شەخوێنەوە کەواتە خوای گەورە فەرمێ ما كان المؤمنون لينفروا كافة فلولا نفر من كل فرقة منهم طائفة ليتفقهوا في الدين ولينذروا قومهم إذا رجعوا إليهم لعلهم يحذرون نفير عام أو يك نفير ليدرا خليفة مسلمان نفير ليدا علماء فرنا قال أفرد دش لنا هويرها بيدس اللي هالقلب تشيبه غزة خوافن ما كان من اللي ينفروا كافة نابهم يابرون أي كم لك خليك تشيون طائفة ليتفقهوا في الدين خود شار زابون للدينا دين يعني شي دين يعني كومالك يكيك قشتي كواها مش يعني بيبري بريو يعني أساقر من بس لعلمي نحو الصرف وبلاغه وعلماني كخدمتي علمي آلي جاك من هاد لوان الشارع زاب اي باش الدنيا بشي برين بريو سياسة داري شون كن اقتصاد شون كن كاتا كيشكي ايما كيشي امتي اسلامي كرت كينا ولا مدايم ايما قرآن مان هي وكو قرآن بس او داخواز يعني قرآن لإيما يدكا بوي جيان مان بختور بهش انا قشن او استي كواجب جيان كن زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عەفان شێخ ستێق سەرگەتی زانایانی سپاس بۆ بەڕێزتان بۆی کە میوانی ئەمڕۆی بەرنامەکەم بوون بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان بە ئومێدی ئەوەی کە قورئان ببێتە چرای ڕێگە و ژیانمان و قورئان بکەینە بەرنامە و دەستور و کارپێکردنی ژیانمان تا بەیگەشتنەوەی تر و لە بەرنامەیەکی تر و ئەڵقەیەکی تری بەرنامەی بەفەڕ بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خودان لەگەڵ